زەیتون ئەو زەیتونی کە بۆمانێت زەیتونی بەرەمی کوردستانە زەیتونی باخەکانی کوردستانە توانای بەرەمێنانی ئەم کارگەیە 120 تۆن لە 24 کاتژمێرە دەتوانێت بکات بە زەیت و بەرهەمی جوتیار بۆ دوو شێواز وە دەگرینەوە شێوازی یەکەمیانەوەیە کە زەیتونەکەمان پێ بفرۆشێتەوە کە کیلۆی لە 250 دینارەوە بۆ 650 دینار لە جوتیارە کڕینەوە ئەگەر نێشی کرێتەوە بەرهەمی ڕۆنەکەی بەرێتەوە بۆ خۆی و خۆی سودمەند بێدەی بەو شێوازەیە تەنی زەیتون دەکەین بە 130,000 خەڵک جوابدانەوەیکی باشیە خۆشبەختانە کام کارگەیە کراوەتەوە و کە بە شێوازێکی ئەوەیە بەرەو پێشوونێکی باشی بینیوە خەڵک ئێستا ئەو وعی بۆ دروست بووە کە زەیت لە هەموو کاڵەکانە بەرهەمی ناوخۆیی بەکاردێنێن لە جیاتی بەرهەمی دەرەکی ئەتر هەر بەرهەمێکی کە بێت تورکی بێ ئێرانی بێ هەر شێوازی بکە بۆیە بۆمان دەرکەوتووە ئێمە داتای مانگێک لەمەوە پێشکە ئەم بایکۆتە کراوە تا ئەم داتایەکی ئێستا لە بەردەستمانایە ئێمە ئەتوانین بڵێن دووقات و تۆزێ لە 125 زیاتری کردو یعنی بەو شێوازەی کە مانگی پێشوو داتایمانە بەدەستا بۆ ئێستا لە 150 بۆ 75 ئێمە ڕێژەی فرۆشمان زیاوی کردو ئەم زەیتونی ئێمە زەیتونی ئەکسترا ڤێرشنە کوشراوی یەکەمە بۆ کرێیە کە ئەمەش بە شێوازی کۆڵپرێس بە شێوازی سارد بەرهەم دێت کە خۆشبەختانە یەکەمین کارگەیە کە بە سیستەمێکی سادی زەیتون بخاتە بازاڕەوە ئەم کارگەیە چونکە کارگێکی ئیتالیە بە سیستەمی PLC بەرهەم هاتووە کە ناتوانیت زۆر ئەو زەیتونەی کە بۆمانێت گەرمیکەین کە 25 پلە بۆ 35 پلە گەرم دەکرێت کە ئەمەش ئەم جیاوازیە وا دەکات لە نێوان زەیتونی دەرەکی و زەیتونی خۆمانە جیاوازی زەیتونی دەرەکی و خۆمان ئەوەیە زەیتونی دەرەکی بە ئەکسەریەت کە بۆمانێت پۆماسە گوشراوی دووەمە بەڵام ئەم زەیتونی ئێمە گوشراوی یەکەمە ئەمەش وا دەکات تۆزە لە ڕووی سیعرەوە جیاوازیەکمان هەبێت بەڵام ئەم زەیتونە کە تۆ دڵنیای لە 100% زەیتێکی خاڵسە هیچ پاژماوەیەکی تیانە بە هیچ ماوادێکی پارێزبەندی تێنەکراوە ئەو زەیتونەی کە بۆمانێت تەنکی و خەزانەمانەیە کە خەزانەکانمان پێگاتون لە 600,000 لیتر زەیت خەزنەکەین ئیمساڵ ئەتوانین ئەو زەیتی کە هەمانە بۆ شێوازە خەزنەکەین لە تەنکی ئیستیلە کە ساردگەرە و بەڕادە وەزایدەن تەنکی ئیستیلە وەزایدەن بە سیستەمی نایترۆژین بەرگری لەکەین بۆ ماوەی 3 ساڵ کە زەیتەکە بە هەمان کوالیتی بمێنێتەوە دوایە ئیخێنە بازاڕەوە بۆ شێوازە ئەلحەمدولە چونکە تا ئێستا گرفتێکی وامان نەبووە بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو کارگە حەزەکەین خەڵک زیاتر برەو بە زەیتون بیات کە خۆشبەختانە یەکەمین ساڵی بەرهەمێنەمان تا ئەم ساڵ خەڵک جوهردانەوەیکی باشی هەبووە زەیتونی زۆری چاندووە زۆر داواکاریمان لەسەر داری زەیتون بۆ هاتووە گرفتێکی ئۆتۆمان نەبووە لە ڕووی نینەوە یعنی هیچ گرفتێکمانەوە بەڵام تەنها هۆکارێکە بوو بێتە گرفت ئەوەیە زەیتونی دەرەکی زەیتی دەرەکی ئەو زەیتی کە بۆمانێت بە کوالیتی فەحسی ئەو چوار فەحسی کە هەیە لە ناو زەیدا پیرۆکسایدە ئەسیدیتە پیرۆفیناڵەکەی 270 لەم فەحسانە تێپەڕ نابێت و بە نوعیتی ئەکسترا ڤێرژن لەسەر ستیکەرەکانی دەنووسرێت و ئەمەش زەرەرمەند بوو ئێمە وەکو کارگە زەرەرمەند بووین لەو بینە بۆ چونکە ئەو خەڵکە کە ئەیخوێنێتەوە ئەمە ئێمە نووسراوە ئەکسترا ڤێرژن و زەیتونەکانی دەرەکیش نووسراوە ئەکسترا ڤێرژن لەوە ئەقلە و کێشەمان بۆ دروست بوو ئەوانیش هەمان کوالیتی نووسراوە وەکو کوالیتی هەمان کوالیتیە بەڵام لە نەتیجەی فەحسەکانە کە دەرەکەوێت هەمان کوالیتی نییە ئالەوە کێشەمان بۆ دروستە بێەوە کڕیار ئەوەی بۆ دا دروستە گەڵامیش هەر ئەکسترا ڤێرژنەوەی ئێوەش ئەکسترا ڤێرژن بەڵام چونکە بە کوالیتیکی باشە تێپەڕ نابێت و زەیتێکەیەت هەر هەمان کوالیتیە مەیلێ نووسراوە بەڵام هەمان کوالیتی نییە لە نەتیجەی فەحسدا ئێمە وەکو فەلاحی باخی زەیتونمان هێناوە بۆم کارگەیە باشترین کارگەیە لەم مەنتیقانەی سلێمانیە بەرهەمێک ئەمە کارگەیەکی زۆر باشە هیوادارین حکوومەتیش دووسێ کارگەی ئاوا دروستکە و بێ بەرامبەر بە فەلاحەکان ئێستا ئەمە ڕۆنمان بۆیە ئەڵێن ئەمە ڕۆنی سووریە چی ئێزانێ خوازانێەوە چییە کەس نازانەگە بێت و حکوومەت پیلانی ئەوە هەبێ ئەم هەموو باخە جوانەمان هەیە لە مەنتیقانەیە بێت و کارگەیەکی ئاوایەتیمان بە فەلاح و کارگایەکی ئاوادانێ ئێستا ئەمە تەنی 150,000مان لێرە لێ وەرەگرن ئەگەر بێت و حکوومەت داینە بە ڕەمز شتێکی ڕەمزی بێ خەڵک باشتر ئەتوانێ بەرهەمی ناخۆی زیاتر بکە.